ڤایتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە لە چۆریدا دەدرێتەوە بۆ لەشساغی و تەندروستی مرۆڤ گرنگی خۆی هەیە. هەر لە جوڵانی ماسوولکەکان و ترپە و لێدانی دڵ و بوونی مەزاجێکی باش بۆ مرۆڤ بوونی ڤیتامین دی زۆر گرنگە. جگە لەبانە ڤیتامین دی توخمێکی سەرەکی و پێکهێنە لە دروستبوونی ددانەکان و ئێسکی مرۆڤدا، لەبەرەوەی ڤیتامین دی یارمەتی مژینەوەی کالیسیۆم دەدا لە خواردندا. ئەو جێگەی سەرنجە ساڵی پار لە بەرنامەی لەشساغی بۆتان دەرکەوت کە دەڕێگەیشێک لە توێژینەوەکان لە زانکۆی سلێمانی دەرکەوتۆ کە لە ساڵ 85 خەڵکی سلێمانی و داوانەشە بڵێن لە ساڵ 85 خەڵکی کوردستان بەدەست کەمی ڤیتامین دیەوە دەناڵێنن. هۆکاری ئەمە ئەوەیە کە ئێمە کلتوری خۆدانە بەرخۆرمان نییە و سەرچاوە و بەرنامەی خواردنمان زۆر ڕێکوپێک نییە. یەکێک لە ئاسانترین ڕێگاکان بۆ وەرگرتنی ڤیتامین دی بریتێ لە خۆدانە بەرخۆر، هەفتانە دوو جار لە هەر جارێکدا نیو کاتژمێر. بەڵام کە دێنە بەرخۆر مەبەستمان سێبەرەکە نیە لە دەستی ڕاستم، بەڵکو هەتاوەکەیە لە دەستی چەپم کە دێژین بەم جلە قۆڵ درێژانەوە نا. ئێستا کە من وەستاوم بۆ ئێوە دوێم تەنها لە 5 بۆ لە 10 لەشم هەتاوی بەردەکەوێت ئەگەر بچمە بەر هەتاوەکە. ئەم وێنەی کە ئێستا دەیبینن لەسەر شاشەکە با ڕێژەی جیاواز بڕی بەرکەوتنی خۆر بە لەشی مرۆڤ پیشان دەدا کە هەتاوەکو جلمان کەمتر لە بەرابێ بڕێکی زیاتر هەتاومان بەردەکەوێ و ڤیتامین دی وەردەگرین. لە بیرتان بێ ڤیتامین دی بۆ دایکانی دووژیان گرنگی خۆی هەیە، چونکە یارمەتی تە و دروستبوونی ئێسک و دانەکانی کۆرپەکیسکی دەدات. جگەلەوەش لە منداڵانی 4 ساڵدا یارمەتی دروستبوونی لە هەمیشەیەکان و ئێسکەکان بە پتەوی دەدات. سەرباری هەمووەمانە بۆ جوڵەیەکی باش و بۆ مەزاجێکی باش بۆ هەمومان ڤیتامین دی گرنگە. لەبەرەوە هەفتانە دوو جار لە هەر جارەکانی و کاتژمێر لە کاتژمێر دەی بەیانی بۆ 4 عەسر خۆمان دەبێن بەر هەتا و لە سیستەمی خواردندا بیرمان ناچێت لە شیر و ماست و پەنیر و بەرهەمەکانی شیر درێغی ناکەین. لەبەرەوەی ڤیتامین دی یەکێکە لەو جۆرە ڤیتامینانی کە لە چەوریدا دەدوێتەوە و لە ڕێی چەوریەوە هەڵی دەبێت بە هیوای لەشساغی و کامراییدا.